قسە لە مەسەلەی پەروەردە و خێزان لە پەراوێزی ڕووداوەکەی گەڕێکی هوانەی شاری سلێمانی دەکەین کە تێیدا چەند گەنجێک پەلاماری کچێکیاندا کە لە تیکتۆک کار دەکات و قسە لەسەر لێکەوتەکانیشی دەکەین و قسە لەسەرەوە دەکەین ئایا ئێستا و هەرشانە چین کە ڕوبەڕووی خێزان بۆتەوە و ڕۆڵی پەروەردە ئایا فەرامۆشکراوە لە خێزان بێت لە وەزارەتی پەروەردە بێت و ئایا ئەو هەڕەشانەی کە بۆ سەر خێزانان لە کۆمەڵگەی کوردی مەترسیەکان چین و ئایا بەرنامە بۆ داڕێژراون لەگەڵ هەرێک لە بەرەزان دکتۆر ڕێبوار غەریب پسپۆڕی دەرونی لە ستۆدیۆ هەروەها لە کەرکووکەوە دکتۆر ئەحمەد کەرکووکی مامۆستای زانکۆ و بانخواست قسە لەسەرم پرسانە دەکەین سوپاسی میوانەکانمان دەکەین کاک دکتۆر بەخێر بین ئەگەر سەرنجی بەڕێز بزان بەسەر ئەو ڕووداوەی کە ڕوویدا لە سلێمانی لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوو لە تۆڕە کۆمەڵاتێکن کاردانەوەی زۆری بەدوای خۆی داهێنا ئەگە تعریفی کتێبی لەسەر ڕووداوەکەوە تیشمان پێ دەڵێم ڕووداوە دوایی لەسەر خێزان و پەروەردەش قساکەین. زۆر سپاس کاک حەکیم جان دەستان خۆش بێ خوا لە ڕاستیە بەخێرهاتنی مامۆستای بەڕێزی شەکەم بۆ بەرنامەکە لە ڕاستیە توانین بڵێن کارەساتێکین ئێمە لە بەرامبەر کارەساتێک وەستاوین لە بەرامبەر ڕووداوێکی زۆر نەشیا و نەخوازرا و لە هەموو ڕۆکانی کۆمەڵایەتی ئاینی سایکۆلۆژی کە ئەوانەی کە خۆیان بە بەرپرس ئەزانن بەڕاستی لە ئاستی مامۆستایان و توێژەرانی زانکۆ و کەسە خەمخۆبەرەکانی کۆمەلگا و بانکخوازان ئەبێ هەڵوەستەی جددیان هەبێ بە جددی ئەمە ڕامان نەسڵەکێنێ یعنی ئەم ڕووداوانە وامان لێکە ئێمە هەست بکەین کە کۆمەلگاکەمان چەند بیمارە تاکەکانی کۆمەلگامان ئەو گەنجانەمان چەند سەر لێشێوا و سەرگەردانن یعنی معقول لە تۆ ڕووداوێکی وەکەوەی جەناب داماژەت پێکرد کۆمەڵێک گەنج بە حساب بۆ خۆشی کۆبوونەتەوانی و خۆشی دەرەبڕن کەچی کارەساتی لەم شێوەیە بخۆڵقێ لە ناویانە ئەمە دیارە هیچ بەرنمەیەکی با بڵێن بەرنامە ڕێژێکی باش بۆ کۆبوونەوەی ئەم گەنجانە ناکرێ یاخود لەسەر بنەمای هیچ کۆئبنەوانێ تەنانەت خۆشی دەربڕینەکانیشمان ناخۆشی لێ ئەکەوێتەوە دواتر هەبوونی تاکێک بۆ نمونە لە ڕەگەزی مێینە لە نێوان ژمارێکی زۆر لە ڕەگەزی نێرینە بەڕاستی من پێم خۆش نییە بڵێم پیا و یاخود ژن چونکە ئەوانە بە ڕوانین لە تەمەنەکانیان هەمویان گەنجن هەمویان لە تەمەنێکی سەرەتای پێگەیشتنان کە نە ئەوانی کە ئەو ڕووداوە ئەکەن من ناویانە نێم پیا و بەڕاستی چونکە پیا و وشەیەکی گەورەیە بەڕاستی زۆر جار لە قورئانی پیرۆزیشا بۆ هەردوو ڕەگەز بەکاریەت یعنی کە خوای گەورە فەرمێ من المؤمنین ریجال هەنێ لە مفەسرین وای بۆچن کە ئەمە مەبەست لە هەردوو ڕەگەزی نێرینە و مێینەشە یعنی وشەی پیا و وشەیەکە لە ناو کوردەواری خۆشمانە زۆر جار بۆ کەسی گەورە بەکاریە ئەمە بڵین ڕەگەزی نێرینە کۆبوونەوەی کۆمەڵێک نێرینە لە شوێنێکە و هەبوونی چەند تاکێک لە مێینە خۆی جێ ینی پرسیارە بەڕاستی جێی گومانە ئایا ئەمانە خۆیان ڕێگەیان بە خۆیان ناوە بچنە نێو ئەو حەشامات و قەرەباڵغێ لە نێرینە یان ئەنێرێن بۆ ئەو شوێنانە ئامادە ئەکرێن بە هەردوو دیوەکە جێی پرسیارە و من بەڕاستی بیماری کۆمەلگای کوردی میێتە بەرچاو کە پێم خۆش نییە واتەمەشا بکرێت کە کۆمەلگای کوردی بریتە لە کۆبوونەوەی ئەم کۆمەڵە نێرینە لە شوێنێکا کە هەمووی گەنجی با بڵێن تازە پێگەیشتون و هەنێکیان ڕەنگە هیچ جۆرەکان و پێداویستیەکانی خۆشی ژیانیان بۆ دابین نەکرابێ ڕەنگە زۆرینیان کاسبی بکەن بەم ماتۆڕانی کە پێیانە کاتێک نابینن بۆ بەسەربردننی با بڵێن شوێنێکی باش بۆ بەسەربردننی کاتە خۆشەکانیان لە شوێنێکی نەشیاوە کۆبوونەتوانێت کە نزیکە لە گەڕک و شوێنی نیشتەجێبوونی هاوڵاتیان کە ئەوان خۆیان ئەڵێن ناڕزاییمان دەربڕیوە ئێمە بۆ ئەو جۆرە کارانە بەزیتر ئەو دەستگایانی کە بەرپرسن وەکو هاتوچۆ وەکو شارەوانی وەکو پۆلیس ئەوانە ئایا بە بەرپرسیارەتی خۆیان هەستاون لەو جێگەیان نا ئەمانە هەموو جێی بەرپرسیارەتیە بەڕاستی و دواتر ئەوی کە من گومانیە خەمەسەر شێوازی پەروەردەبوونی ئەم تاکانە و ئەو هۆکارانی کەوا لە کۆمەڵێک نێر ئەکاکە لە سەرەتای پێگەیشتنی تەمەنیانن ئەو گەنجانە بە شێوازێکی وانە شیا و مامەڵە لەگەڵ ڕەگەزی مێنەیە بکەن کە تاکێکە کە ئافرەتێکە ئەو بڵێن کچێکە باز دەکێت تەمەنی نەگەیشتوتە 18 ساڵ لەگەڵ دایک و باوکی ناژیەوە وا باز دەکرێن سەرچاوی فەرمیش باز لەوە دەکەن ینی خۆشی قوربانی نییە یاخود ئێستا بڵێن لە تۆڕە کۆمەڵایەتەکان ئەو ڤیددیویانەی کە بڵاو بوونەتەوە کە لەگەڵ ئەو گەنجانە سەرکێشیرەکە هەر خۆی قوربانی نییە خۆی لە ڕاستیە من بەمەبەست ئەو پرسیارەم وا کرد کاک حەکیم کە هەبوونی کەسێک ئەو کچە لەو تەمەنە با بڵێن دیاریکراوی وەک جەناب داماژەت پێکرد کە نەگەیشتوەتە تەمەنی 18 ساڵی کە لە ڕووە یاساییەکەیەوە تەمەنی بەرپرسیارەتیە چۆن یعنی ڕێی بەخۆی یاوە بچێتە نێو کۆمەڵێک خەڵک کە ئەوە
ئەڵێن هەفتانە دووبارە بۆتەوانی ئەو ڕووداوە ئەو با بڵێن کۆبوونەوەی ئەو گەنجانە لەو شوێنە بۆ دەربڕینی خۆشی خۆیان بۆ سەرکەشیکردنی خۆیان بەڕاستی خۆی سەرکەشیکردنە کە بەو شێوازە لێخوڕینی ماتۆرسکیل یاخود ئۆتۆمبیل هەنێ جار کە بینین لە هەنێ شوێن کە دیاری نەکراوە بۆ ئەو جۆرە لە چالاکی بێگومان نەک هەر قوربانی یعنی خۆی ئایا خۆی کردوتە قوربانی ئایا هیچ هەست بە پرسیارەتێکی تیانە چونکە خۆ مرۆڤەکان لە تەمەنی مناڵێکەوە بیگرەکە ئیتر لە دوای 5-6 ساڵی کە پەروەردە ئەکرێت لە نێو قوتابخانەیە بەڕاستی ئەوانە ئەبینێ کاک حەکیم یان پەروەردەیەکی ناو خێزان بێ درک بەوە ئەکا کە کەسێک کۆمەڵێک خەڵک لە شوێنێکە ینی هەر لە کۆمەلگای ئێمە باس ئەمە لە سوید ناژین ئێمە لە کۆمەلگای کوردستانی و لە شاری سلێمانی و هەولێر و دوهۆک و ڕانێ و کەلار و قەڵات زێ باسەکەین ئایا لە هیچ شوێنێکا بینراوە کە کۆمەڵێک کوڕ با بڵێن مەشغوڵی ئەنجامدانی چالاکی خۆیان بن لە هیچ شوێنێکا من نەمبینی وەکو خۆم نەخراوێ بەڵێ ئەگەرمە با بڵێن جێی پرسیار نییە کچێک لە تەمەنێکی وایە وەکو جەنابەت فەرمووت نەگەیشتوە 18 ساڵ خۆی بکا بە شوێنێکی وایە ینی هەبوونی 2-3 کەس لە ڕێگەزی مینە لە شوێنێکی وایە ینی ئەمە کوای نۆرماڵە کوای طبیعیە کوای ئاساییە ئێمە لە ناو خێزانە دایک و باوک ئەگەر بەباشی با بڵێن ئەولادەکانیان پەروەردەکەن مناڵەکانیان ئەویان پێڵێن کە تایبەتمەندی خۆت بپارێزە کچی خۆم کوڕی خۆم کە چوویتە شوێنێک ئەبێ بزانی کە تۆ ڕوود لەکوێ کردووە لە خوێندنگاکان لە قوتابخانەکان ئەمانە بەوازحی ئەخوێندێ ئەوەی کە دیار و باوە لە ناو کۆمەلگای کوردستان خوێندنگاکانمان لە پاش تەمەنی سەرەتایی جا ئەبێتەوە کوڕ بەجیا خوێنێ و کچ بەجیا خوێنێ و یعنی شێوازی خوێندن لە وڵاتەیە شێوازێکی جای ڕەگەزیە کوڕان لە قوتابخانە کچان لە قوتابخانە جا لە هەنێک تایبەتمەندی لە هەنێک شوێن کە بە ناچاری هەنێک خوێندنگە قوتابیانی کوڕ و کچ تێکەڵن و بە هەبوونی چەند تایبەتمەندێتیەک و ئەو مامۆسانی کە سەرپەرشتیانەکەن و واتە هەر تایبەتمەندێتیەکە پارێزراوەکە ڕەگەزی نێرینە چالاکی خۆی ئەنجامەیە چەند کچێک بە شێوازێکی نەشیا و لە جلو بەرگوانە خۆیان ناکەن بەم با بڵێن چالاکەیە واتە تایبەتمەندیەکان هەر پارێزراون یاخود کۆمەڵێک کچ کوڕ خۆیان ناکەن بە چالاشەکانی کچانە هەر خۆی لە خۆی ئەمە جێی سەرنجە دواتریش ئەمە با بڵێن بە هیچ جۆرێک پاساونیە بۆ ئەوی کە ئەو شێوازە دڕندانە و نەشیاوی کە ئێمە بینیمان لە مامەڵەکردن لەگەڵ کچێکی بێدەسەڵاتی قوربانی وەک جەنابەت فەرمووت لە ناو شوێنێکا کە هەمووی ڕەگەزی نێرینە کۆبەتوانێ یعنی هیچ پێویستەکە بۆ لابردنی کەسێک ئابۆ شێوەیە مامەڵی لەگەڵا بکەیت و بە تونند و تیژی بەرامبەر بەکاربێنی کە لە کوردەواری خۆماناڵێ نابێتەوە تونگ و تیژی بەرامبەر بە ئافرەت بەکاربێنی هەر لە ناو کوردەواری خۆماناڵێ دەستبەرزکردنەوە لە ئافرەت شتێکی جوان نییە یعنی هەر کۆمەڵێک خۆڕەوشتی کۆمەڵایەتی هەیە گەرە و تاکانە هیچ پەروەردەیەکی باشیش نەکرابێتن لە ناو خێزانە لە ناو کۆمەلگای گوێبیستی بوون وەکە مامەڵەیەکی شیاو لەگەڵ ئافرەتێکا بکەن با بە شێوازێکی نەشیاویش تێکەڵی دوای دێم و خزمەت لەسەر پەروەردە خێزانیش قسە دەکەین کاکتۆر بچینە لای کاک دکتۆر ئەحمەد کاکتۆر سوپاس بۆ ئامادەبوونی بەرەش دەمەوێت سەرنجی بەرەش بزانم بەسەر ئەم ڕووداوە و کۆمەڵی خوێندنەوەی جۆراوجۆر هەیە بۆ ئەم ڕووداوە جگەلەوەی کە ئێستا لە پاڵەوەدا زۆر جار کە ڕووداوێکی ئاوەڕوو دەدات دووبارە باسی ئیسلام و مسلمان و ڕێکخراوە ئیسلامیەکان دێتە ئاراوە سەرنجی بەڕزت چی بوو یان یەندێکیان بەناڕەوا هێرش دەکەن ئەوە پێشتریش هەوڵێک کە بۆی کە باز لەوە کراوە بە خێزان بڵێن کچ و کوڕ ژن لە دەستی خێزان دەربهێنرێت بەڵێ بسم الله الرحمن الرحیم کاک حەکیم سڵاو لێ بێ سڵاو لە میوانەکەت بە خێراتن یەکەین سەرەتا من ئیدانەی ئەو ڕووداوە ئەەکەم کە لەو گەڕەکەیە ڕوویدا لە شاری سلێمانی ڕووداوێکە زۆر ناشرین زۆر ناشارستانی زۆر دوور لە بەها و ڕەوشتی کوردی موسڵمانانەی کوردەواری خۆمانە هەمومان بەڕاستی ئیدانەکەین بەڵام لێرەوە ئەمەوێ ئەوە بڵێم خوا بکە سیناریۆ نەبێ چونکە من وایە بینم بەڕاستی ئەمە سیناریۆیەکە دروستکراوە بۆ ئەوەی کە بە تایبەت ئیسلامی پێتاوانبار بکرێەوە بە تایبەتی تر کۆمەڵگەی موسڵمانانی پێتاوانبار بکرێ بە بەڵگەی ئەوەی کە لە پاش ئەم ڕووداوە ئەوانەی کە دژەدینن لە هەموو سوۆشیال میدیاکانی خۆیانەوە
بەبێ ئەم لاولا بەبێ ئەوەی لێکۆڵینەوەی لەسەر بکرێت دابەزینە سەر جۆری پەروەردەکردنی موسڵمانانەی ناو کۆمەڵگەی خۆمان و دابەزینە سەر ئیسلام و مزگەوت و میحراب و ئەو بابەتانە هەر ڕێک وەکو دروستکردنی داعش کە لە سەردەمێکە کۆمەڵێ زلهێزی لە پشتەوە بوو بۆ ناشرینکردنی کۆمەڵێک ناوچەی عێراق و سووریا و ئەو بابەتانە بوو ئەینا ئەگەر بێتە باری حەقیقەت بزانین ئەو گەنجانی کە لە ئەو شوێنەیە کۆبوونەتەوە طبعا من ڕێزی زۆرم بۆ چاکەکان باشەکانیان هەیە ناسنامەکانیان چی بوو یعنی دوای ئەوەی کە دەستگیر کران پۆلیس لێکۆڵینەوەی کرد ئەو ناسنامەیە کە لە گیرفانیانە دۆزراوەتەوە چ ناسنامەیەک بوو ئایا قورئانی تیا بووە ئایا زیکرەکانی بەیانیان و ئێوارانی تیا بووە ئایا سیرە و ژیاننامەی پێغەمەری خوای تیا بوو عەلەیهی سەڵات وسەلام یان لەسەر مێزەکە پڕ بووە لە ساتۆرە و لە کەتەر و لە چەقۆ و لە دامبۆکز و ئەو شتانە کەواتە ئەبێ بزانین ئەمانە لەکوێ پەروەردە بوونە یعنی پەروەردەی دەستی کێ بوونە بۆی ئێمە لۆمەی ئەوان بکەین جارێ نەوەکو بین بە مزگەوت و بە میحراب و بە دین و دینداریە بەڕاستی هەڵشاخین ئەینا یعنی لەوەیە بوترێ بۆ نمونە پرسیار بکرێ بڵێ ئەمە یعنی بێڕەوشتیە ئەم بابەتیان کردووە ئەگەر بێڕەوشتی بواە دەستدرێژی سێکسیانە کردە سەر بەڵام بۆ لێدان ینی پرسیارەکە لەوەیە بۆچی لێدان گەنجانێک لە سەروی ئەوەی کە شەهوەتیان زاڵە بەسەریانە کۆمەڵە غەریزەیەکیان هەیە ئەیانەوێ بە هەموو جۆرێک ئەو غەریزەیە بەتاڵ ببێتەوە وانە بۆچی دەستدرێژی سێکسیان نەکردە سەر بۆ لێدانیان بەکارهێنا ئەمە جێی پرسیارە بەجددی چونکە لێدان دیارترین دیاردەیە لە کاتێکا کە تەسویرەکرێ و بڵاوە کرێتەوە زۆر بەربڵاوە بێتەوە من وایە بینم ئەمە بۆ تێکدانی کۆمەڵگەی موسڵمانانە و بۆ ئەوەیە بەڕاستی ئاوا بە کۆمەڵگەی نێودەوڵەتی بوترێکە کوردستان لە دوای ئەوەی کە خەڵکێک نەیهێشت ناسنامەی جێندەریزم و جێندەریەکان بڵاو ببێتەوە یان پەیامی ئەو مەخلوقاتان عجیبانە بڵاو بێتەوە بتوانن کەیسێک دروست بکەن وەکو بەڵگەیەک بۆ ئەوەی کە ئافرەت لە ئەم کۆمەڵگایە بەڕاستی هیچ ئەمانێکی نییە من وایە بینم ینی ئێستاکە ئەوەی کە زۆر باوە ئەم دیاردەیە ئەخرێتە ملی دین و دینداریەوە باشە کاکتۆر بەس بەرز لە پەرای بڵێن هەوڵێکی بەنامە بۆ داڕەژراو لە سەراسی دەسەڵات حکوومەت پەرلەمان بڵین میدیا ڕێکخراوەکان هەمووی دەبینی بۆ لێدان لە خێزان لە پەروەردە کە دوجار ئەم جۆرە لە ڕووداوانە و ڕووداوی تریشی لێ دەکەوێتەوە کاک حەکیم ئێمە دەردەکەمان زۆر قوڵە ینی جەنابی دکتۆر ئاماژەی بەوە کرد هەر لە ساڵی ڕابردووە بڵێن ساڵی 2022 بڵێن لە عێراقا 64 پیاو لە دەستی خێزانەکەی خۆی کوشتووە ئەمە وەکو ئیحسائیە بڵاو کراوەتەوە باشە 534 کەس توندوتیژی بەرامبەر کراوە طبعا لە پیاوان لەلایەن خێزانەکانیانەوە لەلایەن ژنەکانیانەوە بڵێ هەزاران یاخود دەیان ئافرەتی فەرمانبەر هەیە لە دائیرەکانە ئەتوانم بڵێم داوای سێکسیان لێکراوە دەستدرێژی سێکسی ئەکرێتە سەر لە بری ئەوەی تەبانەمە لە یەکێک لە کەناڵەکانە بڵاوکرایەوە وەکو ڕاپۆرتێک لە جیاتی ئەوەی تەرفیع بکرێن داوای مقابلیان لێکەن بڵێن لە فەرمانگەکانە باشە ئەو هەموو دەستدرێژیە ئەکرێتە سەر ئافرەت هەتا ئێساکە ڕێکخراوەکانی مافی ئافرەت نەهاتونەتە دەنگ لەسەری باشە هەر لەو شارەی کە ئێمە ئێساکە قسەی لەسەرەکەین بە هەزاران شەق هەڵدراوە لە فێرخوازی ئافرەت کە تەنها داوای دەرماڵەی مانگانەی خۆی کردووە باشە ئەو کەیسەی تاریقی بەقاڵ لە شاری سلێمانیە
6 خوشکی هەبوو کە خوشکی گەورەی منن لە ناو جەرگەی دادگای سلێمانیە بەبەر چاوی هەموو دادوەرەکانەوە شەقیان تێ هەڵدرا لە سەروی ئەوەی کە مافی خۆیان بوو داوای مافی خۆیانە نەکرد هەتا ئێساکە یەک ڕێکخراو لەو ڕێکخراوانەی مافی ئافرەت نەهاتنە دەنگ لە سەریان باشە شەق لە مامۆستا هەڵدرا شەق لە فێرخواز هەڵدرا شەق لە دار و بەرد هەڵدرا کەسێکیان نهاتنە سەرخەت لەسەر ئەوەی کە ئەمە بەڕاستی تونند و تیژیە ئەمە ناڕەوایە ئەمە بەڕاستی زوڵم و ستەمە بۆچی حاڵەتێکی ئاوا نامۆ بە کولتوری ئێمە بە دینی ئێمە دین ئەڵێ حرامە ئەو تێکەڵاویە دین ئەڵێ ئافرەت ڕێزلەی گیراوە نابێ پیاو دەستدرێژی بکاتە سەری ئەزانی بەشێک لە یەهودیەکانی شاری مەدینە بۆچی دەرکرا تەنها لەبەر ئەوەی تەحەڕوشیان بە ئافرەتێکی موسڵمان کرد هەر لەبەر ئەوەی جلەکەیان هەڵدایە و گاڵتەیان پێ کرد و پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام دەوڵەت بوو دەسەڵاتی هەبوو یەڵە بۆ دەرەوە ئەمە لە دینی ئێمە ئافرەت ئاوا بەڕێزە بەڕاستی ئاوا گەورەیە ئەجینا تۆ بێ ئەم حاڵەتە کە هەم گەنجەکە پەروەردەی دەستی خۆتە بە بەڵگەی ئەوەی کە لە گیرفانی ئەم گەنجانەیە ساتۆرە و دەمبۆکز و چەقۆ و ئەو بابەتانەیە گیراوە خۆ قورئانی تیان نەبووە ئەمانە پەروەردەی دەستی ئەو کافتریایانە بوونە کە ئێمە شەو ڕۆژ هاوارەکەین کاکە دایخن هاوارەکەین کاکە ئەو مەلهایەنە ئەو دوور لە ڕوویەوە ئەو بەڕەڵاخانایەنە داخن گەنجی 15 ساڵ گەنجی 14 ساڵ هەرزەکاری 12 ساڵ 10 ساڵ جگەرەی بەدەمەوە بووە ئەمە خۆ پەروەردەی موسڵمانانە نییە هەمووی پەروەردەی دەستی ئەو بەڕێزانەیە ئەو برادرانەیە ئێمە چاوەڕێی چی لە گورگ بکەین ینی تێناگەم تۆ مەڕێک بخەیتە ناو کۆمەڵێک گورگەوە چاوەڕێی چی لەکەی ئەو گەنجەکە لە قیمەی هەرزەکاریایە زەواجت لێ حرام کردووە یان لێت قورس کردووە یان لێت ناشرین کردووە ئێستا ئەعلامەکانە ناوایە هەرچی زەواجە ناشرینەکەن بۆ لە بەرەوەی حەڵاڵە بەڵام هاوڕەگەزبازی و پیاو بێنێ بەلای ئەوانەوە ئاساییە بڕۆ لەگەڵیانە ڕەدووکەوە هەرچی تێکەڵی بڵین خراپ و حرامە بۆیان جوان کراوە بەڵام پرۆسە حەڵاڵەکەش لەسەریان قورس کراوە هەموو چواردەوریان فیلمی خیلاعی و فیلمی سێکسی و وێنەی ڕوتە باشە یعنی چاوەڕێی چی لەم گەنجاکەی چاوەڕێی ئەواکەی وڵاتەسەری لەو لاشەوە ئەو ئافرەتە یعنی من پێم سەیرە هەندێک لە ڕێکخراوەکانی مافی ئافرەت هاوارەکەن ئافرەت مافی خۆیەتی تەماشای ئەو جۆرە یاریە بکە منیش لەگەڵەوەیان مافی خۆیەتی تەماشای هەموو یاریەک بکە باشە بەڵام مافی خۆی نییە بە ڕوت و قوتی بێتە ناو کۆمەڵێ زۆر لە گەنجی هەرزەکارەوە بەڕاستی ئەیناکە کە دێتە ناو کۆمەڵێکەوە وەکو بازار بۆ نمونە بازار قەرەباڵغیە و اختیڵاتیشی تایە بەڵام بۆ ئاوا ئەو شتە ڕووی نەداوە بۆچی لەو شوێنانەی کە قەرەباڵغی تایە کە ئێمە هەمومان سەردانی ئەەکەین بۆ نمونە وەکو مۆڵەکان یان بازارەکان ئەم دیاردە نامۆیانە هیچ ڕووی نەداوی سەر لە کەرکووک ئەم شەو هێرشی پێچەوانە دەسی پێی کرد لە سلێمانی لە ئافرەتەکەیاندا لەم کەرکووکە ئافرەت لە پیاوێدا یعنی عەجیب و غەریب بوو هەرزەکاری لێ بوو بەڵێ دێمەوە خزمەتان کاکتۆر بە سەبارەت بە خێزان و پەروەردەی خێزان مەترسی گەورە دەبینی جەنابەت وەکو پسپۆڕێکی دەرونی خودە و مەترسیانە چین کە ئێستا ڕوبەڕووی خێزان پەروەردە بۆتەوە وە لە کوێون مەترسیەکان خۆی ئەگەر قوڵ بیر بکەینەوە لە کێشەکە کاک حەکیمەوە گوتم ئەمە بەڕاستی بێ هەڵوێستی لەسەر بکرێ ئەم کۆمەڵگایانەی ئێمە نە ئەمە یەکەمین جارشتی واتیای ڕووبا و نە کۆتا جاریشە بێ یعنی ئەوەی کە جێی سەرنجە حەقا ئەوانەی کە خۆیان بە بەرپرسەزان بوتیان 16 کەسمان گرتووە لەسەر ئەو ڕووداوە یعنی بەتەمان چەند 16 کەسی بگرن تا کێشەی وا ڕوونەیە بۆ تۆ چاوەڕێەکەی کێشەی وا و هیتر و خراپتریش لەوە ڕوونەیە گومانم نییە ئێمە لە هەناوی کۆمەلگایەکەوە هاتوونێتە دەرێ ئەم کێشانە دووبارە بێتەوە سێبارەژە بێتەوە ڕەنگە بە دیوێکی خراپتریش بیبینین وەکو هەنێک لە بەرپرسانی دەستگا ئەمنیەکان یاخود پۆلیس من گوێم لێ بوتیان کارەساتی گەورەتر بەڕێوەیە یەکێک لەو بەڕێزانە تەسریحەکەی دیارە بەرپرسی یەکێک لە با بڵێن نووسنگەکانی توموتیژیە لە یەکێک لە شارەکان وتی بەرەو ئاقاری گەورەترە ڕوا شارەکان ینی دیارە بە پێ و ئامارەنی کە لە بەردەستیانە بە پێچی ئەو چیرۆکە تراژیدیانی کە ئەی خوێندنەوانێ بێگومان لەبەرەوەی کە پەروەردە لە کێشەیەکی گەورەیە لە قەیرانێکی قوڵایە دەستگا پەروەردەیەکان بە قوتابخانەکان بە زانکۆکان لە سەرەتای خوێندن و بیگرە هەتاوەکو زانکۆکە کۆتاوە پاشتریش
واتە دەستگای خوێندن چونکە بیرمان نەچێت کاک حەشیم ئێمە فێرکردنمان هەیە پەروەردەکردنمان هەیە واتە مرۆڤ بە تەنها تۆ وەکو ئامێرێک بیکەیتە ناوی و لەو سەروانەیەکێکی خوێنەوارە بۆ دەرچێ وابزانی ئیتر تۆ وڵاتێکی پێشکەوتویت و پزیشکە دروست کردووە ئەندازیارە دروست کردووە و پارێزەرە دروست کردووە و تاکەکانی تری کۆمەلگا ئاوان ناڕوا بەڕێوە کۆمەلگا پەروەردەکردن جایە لە پرۆسی فێرکردن و زانین و فێربوون پەروەردەکردن واتە تۆ بێ لە سەرەتاوە ئەم مناڵەکە یەتە بەرخوێندن پەروەردەی بکەی هەنی خۆیان ناوەزارەتی پەروەردە دەستگاکان پەروەردەین نەنووسراوە فێرکردن بە تەنها زانینی ئەو زانیارانی کە لە کتێبەکایە لە بەری کاوتەواو ئەبێ پەروەردە بکرێەوە من بۆیە لە سەرەتای قسەکانم ئاماژەم پێکرد ئەگەر مرۆڤ بە فیتڕەتێکی باش پەروەردەکرا بێ لەم کۆمەلگایە کە خۆمان بە کۆمەلگای مسلمانە زانین بە هەنێک سیفەتی وەرگرتووە کە پەروەردەی تاکەکان بە باشی بکە مامۆستایەک هیچ مامۆستایەک مەگەر سایکۆپات بێ واتە مامۆستایەکی دژە کۆمەڵ بێ مناڵ بە ڕەوشی خراپ فێر بکە لە قوتابخانەکانە مامۆستاکان فێری ڕەوشی جوانیانەکەن کێشەکە لێرێ ئایا ئەو تێکسبووکانی کە دەستکاری کراوە ئەو کتێبانی کە لە ناوەندەکانە فێرخوازێکی لەسەر پەروەردە ئەکرێ کافیە بۆ ئەوەی کە لە گەنجێک زۆر جارواز لە خوێندنێنێ لە یەکێک لە قۆناغەکانە یعنی ئێمە دیوەکەی تریشیمان بینی کە هەر لەم چەند ڕۆژەیان مناڵێک کە تا پێنجی سەرەتایی خوێندن بوو لە تۆڕە کۆمەڵایەتیەکانی هەژان وای کرد وەزیری پەروەردە خۆی بچێت بۆ ماڵیان کە مناڵێک بەو شێوازە جوانە قسەکە کە پەروەردەیەکی جوان کراوە کاتێک کە فێرکردنەکەی تا پێنجی سەرەتایی بووە واتە فێرکردن زۆر جیاوازە لە پەروەردەکردن ئەوەمان پێڵەوە نمونێ بێ هەڵوێستەکردنەکە لێرە بێ کە تۆ ئەکرێت تاک پەروەردەکەی زۆر شتی نەزانی بێ زۆر کتێب فێر نەبوو بێ کتێبی ئەسڵەن نەخوێند بێتەوە بەڵام پەروەردەیەکی جوان کرابێت جار لە خێزان یان لە قوتابخانە من بۆ باسی دەستگا پەروەردەیەکانم کرد و قوتابخانەم باس کرد کاک حەشیم قوتابخانە هەیە کە مناڵ لە سەعات هەشتی بەیانی ئەچێتە ئەو قوتابخانە حتا دوونی و سێی پاشنەڕۆ لەو دەستگایە فێرەکرێ ئەزانی ئەو حەو سەعاتە کاتێکی زۆر زۆرە بۆ مناڵ کێتەوە بۆ ماڵەوە دایک و باوکەکەی کاتێکی کەم ڕەنگە بیبینن واتە دەستگایەکی زۆر هەستیارە بۆ دروستکردنی تاک لە داهاتوە جا لە ئاستی سەرەتایی بۆ ناوەندی بۆ زانکۆکانیش زانکۆ تا ئێوارە خوێنێ واتە دەستگایەکە بۆ فێرکردن و زانست و زانیاری بۆ پەروەردەکردنی تاکەکانی کۆمەڵ من قسەم لەسەر محتەوای کتێبەکانە لە مناڵیەوە تاوەکەەوە لەگەڵ شێوازی فێرکردنەکە ئێمە قەیرانێکی قوڵمان هەیە لە خوێندنەوەی سایکۆلۆجی تاک لەم کۆمەلگای ئێمەیە واتە ئێمە نەمانتوانیوە بەباشی ئەو کەساڵبەتە ئەو کەسانی کە پەروەردیارن واتە خەڵک فێرەکەن لە قوتابخانەکانە لە قۆناغە جیاوازەکانی خوێندنی مەکتەب و زانکۆیە کە خوێندنەوەیکی باشی سایکۆلۆجیانیان هەبێ بزانێ سایکۆلۆژیای تاک چییە نێرینەیەک چۆن بیرەکاتەوە مێنەیەک چۆن بیرەکاتەوە پێداویستیەکانی چییە لەکوێ بەریەککەوتن دروستە بێ لەکوێ تۆ ئەتوانی ئەم مادەی کە پێت ئەوترێتەوانێ بۆ فێرخوازێکی قۆناغی سێی ناوەندی واتە نۆ بە زمانی ئێستا چۆن بیڵێیتەوانێ چۆن بە قۆناغەکانی وڵێتەوە چۆن ئەم مادەیە بە خوێنکارێکی کوڕەوترێ و خوێنکارێکی کچەوترێ ئەلێرەیە کێشەکە دروستە بێ دواتر ئەم ڕێژێکی زۆری ئەو گەنجانە لە هەنێک لە قۆناغەکانی خوێندن وازە هێنن یعنی تۆ ئێستا ئێمە دراسەیەک بکەین بچینە ناو ئەو گەنجانەی کە ئەو ڕووداوەتیای ڕوویاوە ئەوانش خوێندنەوەی من جۆم لێگرتم بەڕاستی قسەی خۆیان هەیە یعنی وەکو مامەسا فەرمی چۆن هەجمەی مرتەدە هەیە ئەوانیش قسەی خۆیان هێڵێ ئێمە بۆ وامان کردووە بۆ یەکێک لێمان ناپرسێ بۆچی وامان کردووە فعلەن بۆچی وایان کردووە یعنی ئایا ئەمانە هەر فێرن وا بکەن یعنی من لەگەڵ وەکو پزیشکێکی دەرونی قساکەم لەگەڵ هەبوونی ئەو چەقۆ و بۆکس خەنجەروشتانی کە لەسەر مێزێک پیشانە درێت کە بە کۆمەڵی گەنجن لە پشتەوە وێنەیان گیرێ من هەر تعاتفم هەیە لەگەڵیان چۆن من نەزانمەوانە کۆمەڵە گەنجی خێر لە خۆنەوی دیوی ئەم وڵاتن کە من ناومنان ڕەگەزی نێرینە نەگەیشتونەتە ئاسیەوەی پیاوترێ پیاو صفەتی چاکیان هەبێت چاکە خواز بن یعنی شیرازیەکی خراپی ئەو کۆمەلگایە ئەوانەی لێ هاتوۆتە دەرێ ئەبێ گویان بۆ بیژیری ئەمانە بۆ واکەن یعنی تۆ حەلەکەت بە تەنیا ئەوەی ئاوا شانزە بیان گریت و لە سجندایان بنیت و یعنی چیان لێکەی بەشێکی زۆرشی دەرەنجامی بێکاری و هەژاری ئەوانە بێکاری بڵین بە من پرسیارەکەمەوە کاک حەکیمانی ئەمە لێکۆڵینەوە بکەین بچینە ناو گەنجانە بزانین چەندیان خوێندنیان تاوا کردووە تەمەنەکانیان لە چ قۆناغێکی خوێندن وازیان هێناوە بۆچی وازیان لە خوێندن هێناوە یا ئەخوێنێت و کاسپی ژەکە چەندیان وان چەندیان لە خێزانێکی پتە
تۆ هاتوونەتە دەرێت چەندیان لە خێزانی هەڵوەشاوەوە هاتوون کە دایک و باوک جیابوونەتەوە پێویستی بە دراسەکردن هەیە ئەم شتانە کاک حەکیم ئێمە زۆر جار هەر حکومین هەرڵین ئەوە یەکێک شەقێکی وەشان بڕۆ بیگرە و قاچی بشکێنە و سزای بەو سزنیکە و کۆتاییت بە کێشەکە هێناوە بەڕاستی کێشەوە حل ناکرێ کوان ئەو دەستگا لێکۆڵینەوە کوان ئەو ڕێکخراوانی کە بە مافی ئافرەت و بە مافی ژن و کچ و گەنجان و کوڕان و ئەو شتانەیە بەڕاستی لە ژمارە نایەن وابزانم ئەیکوان ئەمانە کوان لێکۆڵینەوەکانیان کوان لەو گەڕەکە هەژار نشینانەیە کە ڕۆیە ئەمە حاڵەتانی کە بۆچی ڕۆیە چەند ساحی باشی دووگۆڵی و یاریکردن لەو گەڕەکانەیە هەیە بۆ ئەو گەنجانە بچن یاری خۆیانی تیا بکەن جاری کە من و جەنابەت لەم بەرنامەیە باسمان کرد هەبوونی ئەو شوێنانی کە پێویستن بۆ حەوانەوەی گەنجان کەمترین ڕێژەی تاوان لەو شوێنانەیان ڕۆیە تۆ چەند ساحی هەر دووگۆڵی ئەو ساحی کە گەنجان زۆر حەزیان لە دووگۆڵیە چەند ساحت کردوەوە لەو گەڕەکانەیە کە گەنجان بچن دووگۆڵی تیا بکەن کە وەکو پێویست بێ چەند دەستگای ڕۆشنبیری تایە چەند کتێبخانەی گشتی هەیە چەند هۆڵی سینەمای باشەکەوان بچن سەیری فیلمێ بکەن ئایا هەر ئەسڵەن توانیان هەیە کە بچن لە بەرامبەر ئەوە گیرفانیان پارەی تایە یعنی هیچ لێکۆڵینەوەیەکمان نییە ئەمە هەر ڕووداوێکە بینین ڕوویاوە جێی ئەسەفە کۆمەڵی خەڵک بگرە سزنیکە دوای چەند ڕۆژێک من گومانم نییە بیرەچێتەوە کاک حەکیم یعنی چەند دەستگایەکی بەرپرسی وەکو جەنابەت کە ئێمە و پیاوێکی وەکو مامۆستا بانگەکەی بۆ بەرنامەکەت کە بە بەرپرسیارانە قسە لەسەم ڕووداوانە بکەین دوای چەند ڕۆژێک بیریان نەچێتەوە هەر ڕووداوانە هەر باسیشی ناکەن هەر لە بابنی بۆنەکانی خۆیانە بە قوربانە بم و بە ساقەوە بم کۆتایی بەشتانێنە سپاس دەکەم دێمەوە خزمەتت کاک دکتۆر ئەحمەد سەبارەت بە مەسلەی دەسەڵات تا چەند بڵێن دەسەڵات مەبەستێتی لە ڕێگەی میدیاکەیەوە لە ڕێگەی بۆ نمونە ئەو یاسایانی لە کوردستانە دەرەچن کێشە خێزانیەکان زۆر بن بەوەی کە خەڵک ئاگای لە دەهات و لە حکومڕانی نەمێنێ هەرچەندە بڵێن ئێستا بەهۆی ئەوە نەخۆشی زۆر دەردی زۆر لە نمونەی بڵاوبوونەوەی مادەی هۆشبەر بڵاو بۆتەوە کێسە بازەکەی بۆ ئامارێک بڵاو بۆ لە سنووری سلێمانی لەوانی کە زیندانی کراون لە سەدا سزا دراون و زیندانی کراون لە سا 60 مادەی هۆشبەرە بەڵێ لە ڕاستیە منەمەوێ مژدەیەکی ناخۆش بە حکوومەتەکەی خۆمان و بە هەر خەڵکی بەگشتی بدەم نەوەیەک بەڕێوەیە کە هیچ شتێکی نییە لە دەستی بدا ترەمە ئەو پەڕەکەیەتی هەرچیەک بکاو نەکە ئەو تەماشای ئەوە ناکە شتێکی هەبێت لە دەستی بدا ئیتر دەستدرێژی سێکسی ئەکا پیاو ئەکوژێ چەقۆ هەڵەگرێ هیچ شتێکی نییە لە دەستی بدا مەشغوڵ نەکراوە بە هیچ شتێکەوە پەروەردە نەکراوە بە شتێکی باشەوە بەڕاستی یعنی ئامانجێکی بۆ دیاری نەکراوە جاری وا هەیە دایک و باوکەکەیە پەروەردەکەی نوقسانە بۆیە ئەم مناڵە ئاوا دەرچووە یعنی ئەڵێ گەورە ئاوەڕژێ و بچووکیش پێی تێخشێنێ من خۆم مامۆستا بوومە لە دەستگای یعنی یەکێ لە دەستگا تعلیمیەکانە یعنی لە مەکتەبەکەیە من جگەرم بە مناڵەکە تەرکە کرد دایکەکە ئەچوو بە دزیەوە جگەرەیەدا بە مناڵەکە یعنی جاری وایە خەلەل لە دایک و باوکەکەیە خەلەل لە حکوومەتەکەیە خەلەل لە گەورەکان ئەوانەی کە بەرپرسیارەتی زیاتریان لەسەر ئەوانەی کە مەسئولیەتی گەورەتریان لەسەر شانە خەتای ئەوانە بەڕاستی بۆ چونکە لە بنەڕەتەوە ئێحتیمامیان بە پەروەردە نەداوە ئێحتیمامیان بە تعلیم نەداوە جەنابی دکتۆر باشی وت ناوەڕۆکی ئەو کتێبانەی کە لە پەروەردەیە بەڕاستی قسەی لەسرە ئێساکە ساڵ بە ساڵ ئەوەی کە گەنج ڕێک و پێقەخا کە مادەی ئاینە مادەی پەروەردەیە ساڵ بە ساڵ کورت دەکرێتەوە ساڵ بە ساڵ کلکوجوێەکرێ ساڵ بە ساڵ لە ڕەندە ئەدرێ بەڕاستی ئەوەی کە ئێمە هاوارمانە ئێستا پەروەردەی ئاین هەر بابەتی پەروەردە بە گشتی ئێحتیمامی پێنادرێ بەڕاستی حکوومەتێکمان هەیە لەگەڵ ڕێزما بۆ باشەکانیان تەنها تەماشای شێوە و شکڵەکە تەماشای ئەوەکە موچە بێ موچە نەیە هەموو بیرکردنەوەمان ئەوەیە ئێمە هەرێمێکی گەورە و گران موچە هەیە یان موچە نییە دابەشیکەین یا دابەشی نەکەین بابەتە مرۆیەکە فرامۆش کراوە ژێرخانە مرۆیەکە فرامۆش کراوە ئێمە ئەوەندەی گرنگی بە قاتوڕیباتەکانمانە دەین گرنگی بە ناخەکان نادەین مەسئولەکانمان بەرپرسەکانمان کاتێ لە تەلەڤیزیۆنەکانیانەوە دەرەچ نەدەرەوە ئەوەندەی گرنگیان بە جۆری ڕیبات و جۆری قەمیس و جۆری قاتەکەیان داوە کە چاوی سەرنج بچێتە سەریان ئەمە لە چۆ کڕیوێتی بە چەند کڕیوێتی مایکەکان بێتە بەر دەمیان و قەسرەکانیان پێشان بدا یعنی گرنگیمان بەوە نەداوە کەسێکی سادە نەوەیەکی سادە بەڵام
خاوەن ڕەوشت بەڕاستی پەروەردە بکە. بۆچی ئەو گەنجانەی کە ئێساکە بەم عقارەیە ڕۆشتونە زۆرێک لە هەرزەکارەکانمان ئاوایە بەڕاستی. دەبڕۆ ئێمە زۆر تەجەموعمان هەیە، زۆر کۆبوونەوەمان هەیە، زۆر یعنی ئەو شوێنانەی کە گەنجی تیا کۆ ئەبێتەوە بە کوڕ و بە کچیشەوە ئەو تێکەڵاویە ڕوویداوە بەڵام لەو ڕووداوەش ڕووی نەداوە بۆ لە بەرەوەی پەیامیان هەیە کاکە هەر وەرە تەماشای ڕێکخراوەکانی ئیسلامیەکان بکە کۆمەڵ و یەکگرتو بۆ نمونە. ئێوەڵا ئەو هەموو گەنجە بدەرە دەستیان بە یەک هەفتەیەکە یعنی وەها ڕێکیانە خەنەیان خەنەش مەلعەبێکەوە ئەوە دەزانی کتێبێکی فەرمودەیان دراوەتە دەست و کتێبێکی قورئانیان دراوەتە دەست وەرە فەرمودە لەبەرکە وەرە قورئان لەبەرکە وەرە ئاەت لەبەرکە وەرە تەفسیر لەبەرکە دەی وەرە با من و تۆ دانیشین بە دیار ئیمتیحان و تاقیکردنەوەیەکەوە با پێشبڕشێ بکەین. بابە وەڵا خەریکە ئەڵێم ڕێکخراوەکانی ئیسلامیەکان وەرەنەوە گەنجانە ڕزگارکەن. یعنی ئێمە هەمومان هاوارمان ئەوەیە ئەم گەنجانە چۆن پەروەردە بکرێن لەسەر پەروەردەکردنیێکی دیندارانە. تازە بە تازە کاکم دەرەچێت لە فەیسبوک و لە تۆڕە کۆمەڵایەتیەکانەوە وەڵا سلێمانی یا کوردستان بووە بە ئەفغانستان. قەسەم بەخوا ئەفغانستانێک ڕەوشتی تیابێ وەکو ئەو مناڵە 8 ساڵ 9 ساڵەی کە وەزیری پەروەردە ئەچێ بۆ ماڵیان منەی خەمە سەرسرم. ئەی چۆن ڕێزی لێ ناگرم چۆن ئەو سیستەمەی کە مناڵی ئاوا پەروەردەکە گەنجی ئاوا پەروەردەکە چۆن ڕێزی لێ ناگرم. گەنجێک قورئانی لەبەر بێ سیرەی لەبەر بێ ڕێزی دایک و باوکی بزانێ ڕێزی گەورە و بچووک بزانێ لە چ شوێنێکە چاودا ئەگرێ لە چ شوێنێکە قسە ئەکا لە چ شوێنێکە داوای مافی خۆیەکە چۆن ڕێزی لێ ناگرم. ئەی چۆن پەروەردەیەک ناخەمە ژێر پێڵاوە دوور لە ڕووی بەڕێستان کە بە هەموو جۆرێک زمانی جنێو بێ بە هەموو جۆر هیچی نەبێ لە دەستیدا بە جۆرێک یعنی ئامادە بێ خۆی ڕوت و قوتەوە بکە لە بەردەم تیکتۆکێکا خەڵکیش دەستخۆشی لێ بکەن. من چۆن ڕێز لەو جۆرە پەروەردەیە بگرم. آخر چۆن من ڕێگری نەکەم لە موکەبەرەیەک بەرامبەر مزگەوتێکەوە داوای بەڕەڵایی ئافرەت بکە داوای خۆڕوتکردنەوەی ئافرەت بکە. یعنی گەنجێک دەرچوو لە بڵین لە یەکێک لە سوۆشیال میدیاکانە زۆر جوانی وت ئێرە ئەوروپا نییە بە ڕێزەکەم ئێرە ئەوروپا نییە ئێمە نامانەوێت لەو لایەنەوە ببێ بە ئەوروپا بەڕاستی بۆ چونکە ئەوروپا ئێستا خۆی بەدەستی ئەم بابەتەوە ئەناڵێنێ نازانێت چۆن دەرچێت هیچ دەرچەیەکی نییە بەڕاستی بۆ یعنی هیچ بابەتێکی نییە خۆی پێڕزگارکە گەنجەکانی پێڕزگارکە. باڵێ باڵێ ئێمە لێرەوە بەڕاستی ینی ئەو پرسیارە بکەین کاک حەکیم ئەوەی کە ئەم کارە ئەکا شەقتێ هەڵدان ڕێز نەگرتن لە ئافرەت وەکو خوشک وەکو دایک وەکو خێزان بۆ ئێمە چەند ئافرەتمان هەیە مێردەکەی شەقی تێ هەڵەدا بەسەر خۆشی چەند ئافرەتمان هەیە مێردەکەی تلیاک خۆرە و شەقی تێ هەڵەدا دەرێ کاتە دەرەوە. ئێمە چەند دایکمان هەیە لەلایەن کوڕەکانیانەوە کە پەروەردەی دەستی مزگەوت و مامۆسایانی ئاینی نین و لە دەرەوەی مزگەوتەکانن شەق لە دایکیان هەڵەدەن سەدان کەیس هەیە زانی. ئێمە بێ بزانین پەروەردەی مزگەوت پەروەردەی دین و دینداری چییە و پەروەردەی دەرەوەی مزگەوتیش چۆنە بەڕاستی. لێرەیە بەڕاستی کاریگەری و ڕۆڵی ئیسلام دەرەکەوێ ئەگەر نەزەری لێ حرامەکە ئەمە حرامە ئاگدار بە ئەو ئافرەتە بە تۆ ناشێ حرامە بێت چاوتی لێداگری ئەمە یەک ئەو اختیڵاتەی کە ڕوئەدا اختیڵاتێک کە ناشەرعیە پێتەڵێ حرامە ئاگدار بە تێکەڵ مەبە ئەوە جایە ناچارە یان ئەوە جایە لە شوێنێکە کچ و کورد جیاکراوەتەوە یان کۆڕێکی گشتی ئەوانە باس ناکەم ئێمە ئێستا باسم کرد لە ناو ئیسلامیەکانە اختیڵاتی شەیە بەڵام بەو جۆرە نییە ئەمە مەبەستێکی جوانی لە پشتە بۆ مەبەستێکی گەورە دانیشتوونە بەڕاستی. لەم لاوە پێتەڵێ ئاگدار بە خۆڕوتکردنەوە حرامە ئاگدار بە ئەوە حرامە هەموو ئەم حرام کراوانەی کە لەم گەنجەیە کۆ ئەبێتەوە ئیسلام پێڵێ گەنجێکی دینداری خاوەن هەدەف خاوەن ئامانج بۆ ئەوەی کۆمەلگاکەت یەکەم جار سوودت لێ ببینێ پێش ئەوەی خۆت سوود لە سپاس دەکەم کاکتۆر بەڵێ سپاس دەکەم بەڵە بینەرانی بەڕێز ناوبڕێکی کورت و دوای ناوبڕەکە دەینەوە وڵاتان لەگەڵ مامێنەوە. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. یەکێک لە خواردنەکانی سفرەی کوردی بریانیە
خواردنێکی بەناوبانگ و بەچێژ جۆری زۆرە و خۆی بەتەنها بێ یا بەتەنهاش نەبێ زۆر خۆشە بریانی خۆشتر ئەبێت ئەگەر برنجەکەی برنجی مەحموود بێ برنجی مەحموود لەگەڵ پاکێجەکانی بۆ هەمومان لە کۆڕک هەموو پێداویستیەکانت لە یەک پاکێجدا بەردەستن کاتژمێری زیاتر و گەگەبایتی زۆرتر پاکێجەکانی بۆ هەمومان لە کۆڕک هەفتانە و مانگانان و پڕن لە گەگەبایتی ئینترنێت و کاتژمێری پەیوەندیکردن بۆ سەرجەم تۆڕەکان پاکێجەکان بۆ هەموو هێلەکانی پریپەید بەردەستن بۆ بەشداربوون پەیوەندی بکە بە ئەستێرە 238 پەنجەرە. تيبي أولى تيبي أولى يو أملا جبسيني أحمالك ميسيري كان هيرج بركيني شو كان كربا خوراكي تيبي أولى أزاني أبي وقت من دامي كي إنجا أزاني غول 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 أفرا أفرا وقت ميسيلي أزاني هاتني عليك غول جبسينيني دامێکی لێیاد نەکراو تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. جارێکتر سڵاوتان لەوێت بینەرانی بەڕست کاکتۆر لەسەر ڕۆڵی دایک و قسە دەکەین بەس ئەوەی کە کاک دکتۆر ئاماژی پێدا ئەو ڕووداوە ئەوەی کە لە هوانە بۆچی لە کوچە دەدرێ یعنی حاڵەتەکە لێدان ئەو باسیەوەی کە دەستدرێژی نەکراوەتە سەر تۆ چۆنی دەخوێنێوانی خوێنەوەیەک بەڵام ڕووداوە لە ڕاستیە کاک حەکیم ئەگەر ئەو گرتە ڤیدیۆیانەی کە بڵاو بوونەتەوە لەسەر ڕووداوەکە تەماشا بکەی و ئەو خوێندنەوەی کە گوێش تەرەفی ئەو لاشکە قسەی خۆی ئەکا وابێ دواتریش طبعا دەستگای پەیوەندیدار کە پۆلیسە و دادگاکانن قسەی خۆیان بکەن کە ڕووداوەکە چێ و چۆنە بەس ئەم خوێندنەوەی کە تا ئێستا و من پێگەیشتوم ئەم ڕووداوە ڕووداوی دەستدرێژیکردنی سێکسی نییە بەرامبەر بەو کچۆڵەیە بەرامبەر بەو ئافرەتە کە خوار 18 ساڵە بەڕاستی هەر شتێکی زۆر نەشیاوەتەوە وەکو ئاماژەم پێکرد لە قەلەیان و دەست بەرزکردنەوە لە ئافرەتێکی بێدەسەڵات ئەمە ڕووداوی توندوتیژی جەستەییە واتە عونفێکە بەرامبەر بەم کەسە ئەوان ئەڵێن ئێمە ئەم کەسەمان دوورخسۆتەوە تومانە ئێمە کوڕین ئەم چالاکی ئەکەین تۆ کچێکی بەم شێوازە بۆ هاتوتە ناو ئێمە کورت و پوخت هاتۆتەوە یعنی تر وەکو بڵی گێچەڵیان پێکە ئەمانەژی تر گەنجن لەو تەمەنەیە قبولیان نەکرد دەریان کردێتەوە بەم شێوازە ناشرینی کە بینیمان بە لێیان و بەلەقە و بەو جۆرە دیسان دیوێکی تری ئەڵێ ئەمە کۆمەڵێکیان هەبوو خواپێیا و ئەم شتانن بە مافیات ناوی خۆیان هێنن یعنی شتێکی ئینگلیز پێڵێ گانگ پێڵێ عەسابە هەنێک لەم گەنجانیان طبعا لەبەر بێپەروەردەکردنێکی دروست طبعا ئەو ئامێرانیان پێ و ئەی خاتە بەرکی بە دەردی هەولێریان دەڵێن لە گیرفانیایەتی و چەقۆ و خەنجەری گەورە و کچ سوار پشتی خۆی کات لە ماتۆڕێکا و ئەیێنێ و پۆزی پێوەلیا لە ناو مەجموعەیە گەنجی بێدەسەڵاتی نەبووی قوربەسەر کە ماتۆڕە کردۆ لەو نمایشانەیە کاک حەکیم بینی دێکێکیان کڵاوی لەسەرا بێ و دەستکێشی لە دەستا بێ و عینەکی لە چاو بێ و ئەو شتانەی کەلوپەلانی کە بۆ پارێزگاریکردنی ئەم کەسەیە گەر بکەوێتە خوار لەسەر ماتۆڕەکە هیچت بینیوە بەڕاستی من نەمدیوە کە ئەمانە پێویستن بۆ ئەنجامدانی ئەم چالاکی سەرکەشانەی کە ئەگەر بۆ خۆشی دەربڕین بێ ئەبێ وابێ چونکە هیچ دەستگایەکی دەوڵەت سەرپەرشتی ئەم شتانە ناکە ئەم گەنجە خێر لە خۆ نەدیوانە ئاوە هەیانە دیارە هەبوون و بە ماتۆڕی کەشخە و ئەمانیان بۆ پۆز لێدان کچوشتی وا لەگەڵ خۆیان دێنن ئەمە خوێندنەوەی خۆیانە ئەبەم شێوازە ئەوانە قبولیان نەبووە تووڕە بوون عەسەبی بوون هەیەجانیان هەیە وەڵحاڵ بەرامبەر بە کێش بە زۆکو قوربانێکی تۆڕە کۆمەڵاتەکانی نییە ئەو کچە بەڵێ بێگومان کاک چونکە پێش بەرنامەکەش ئەکاونتەکەم پیشانی جەنابەت دەڵێکی لە تۆڕە کۆمەڵاتەکان ڤیدیۆی باش نەبوو ئەوەی کە جەنابەت پیشانی منتدا کە بە حساب ئەکاونتی ئەو کچەیە بەڕاستی ڤیدیۆی نەشیاوی تیا بووە من لێرە نابم بە دیعاکەرێک بۆ ئەو کەسانێک چونکە بەڕاستی کۆمەڵێک
ینی بیرمان نەچێ ئەم دەستگا ڕاگەاندانەی کە بەم ئامێرە ئەکرێ لە سوۆشیال میدیاکان لە تیکتۆک لە فەیسبوک لە زۆر تۆڕی تر ئەکرێ کەسێک بکەی بەری بۆ لوتکە ناوەڕۆک بۆش بێ هیچ مستەوایەکی علمی کۆمەڵایەتی ئەکادیمی بیبێتە لوتکە وای لێ بکەی خەڵک تەمەشای بکەن بە هەزاران بگاتە ملیۆن بینینی شتە بێماناکانیان شتە بێماناکانیان لەو گرتە ڤیددیوانی کە جەناب چەند شتێکی پیشانی مندا کە جێی ئەسەفە کەسێک نەگەیشتووەتە 18 ساڵ چەندین هەزار کەس تەمەشای گرتەیەکی نەشیا و بێمۆڕاڵ بکا بەڕاستی کە خۆی عەرزەکا بۆ خەڵک لە ڕێی جەستەیەوە وا پیشانیەدا کە ناوەرۆک بۆش واتە تۆ کەسێک دێنی ئیکەی بە مۆدێل لە بەرچاوی خەڵکە کە هیچی پێ ینی عادی لەو کێشانی کە لەم گۆمەڵگایە چی پێ حەلەکرێ ئەو چ شتێکی پێیەکە لە ڕووی زانستی لە ڕووی کۆمەڵایەتی لە ڕووی ئەکادیمی پێشخستنێک بێ بۆ کۆمەڵگای لە لێ نەهامەتیەکانی خەڵک کەم کاتەوەش سوود بەخش بێ بۆ گەنجان میدیای فەرمی بەشێک لە میدیای فەرمی داینهێنا لە ماوەی چەند ساڵی ڕابردوو کۆمەڵی خەڵک کەیچیان لە باردانم لە ڕووی ناوەڕۆکۆ بەرەکو ڕێز دەڵێ بۆش بوون کردیانن بە ئەستێرە ئەوەی کە بەکچەم مۆدیل و ئەوانە ناو دەبرێت لە ڕێی میدیای فەرمی ئەو دەردە نەگوازرایەوە بۆ ناوتۆڕە کۆمەڵایەتەکان دواتر خۆشیان دانیان پیادانا و قەدەغەشیان کردن هەندێکیان دەستگیر کران و دەستگیر کران و دەرکەوت جەنابەت لە ناوبڕەکە باسی مادە هۆشبەرەکانت کرد کە ئامارێکی مەترسیدار هەیە بەڕاستی و ئەو ئامارانە ئەو شێواز ئەوە دایمە منەڵێم ئەوە دیوە بینراوەکەیەتی دیوە نەبینراوەکەی ڕووداوەکان وەکو شاخێکی سەهۆڵین کە پاپۆری تایتانیکی نقم کرد بەشە دیارەکەی کەمە بەشەکەی کە شاراوەیە لە ژێر دەریایە زۆر گەورەیە ئایسبرگ واتە شاخی سەهۆڵ کێشەکانی ئەو کۆمەڵگەیە ژوایە ئەوەی کە خەڵکی بینێ و ئامارێکە و بڵاوکرێتەوە ئەوە ڕۆدیارەکە و گرتنەکەیەتی ئەوەی کە نەگیراوە ئەوەی کە دەستی بەسەرە نەگیراوە ئەوەی کە لە ناو خەڵکا هەیە ئەوەی کە وەکو نەخۆش سەردانی ئێماکەن و ئێمە چارەسەریان بۆکەین ئێوە ئامارانە زۆر لەوە گەورەترە دایما و کێشانە کە ئەبیندێ بەشێکی قوڵی لە ناو کۆمەلگاکە هەیە خەڵک نایبینێ بەداخەوە بەس بەرپرسیارەتەکە زۆر گەورەیە بەداخەوە کەسانی کە بە خەمەوە بەرپرسیارن زۆر کەمن واتە خەمە خۆن لەم کێشانە کاک حەکی من بە جددی ئەزانم کە ئەو بەرپرسیارەتیانی کە لەسەر بەرپرسەکانی ئەو وڵاتن زۆر گەورەیە بەڵام بە خەمەوە بەرپرسیارەتەکە هەڵ ناگرن وەکو کابراوتی ینی ئاوا بەلای کێشەکە تێپەڕێ و تەسریحێکەیات و ئەڵێ چەند ڕۆژێکی تر زاکیری ئەو میلەتەوەکو زاکیری مریشک وایە زوو لە بیرێچێتەوە یعنی نازانێت چی ڕوویاوە دوێنێ چۆن لەسەر کێشەکانی بوەستێ بۆ ئەمڕۆ خوێندنەوەی چی بێ بۆ داهاتوو چ پلانێک دانێ ئەمانە لە زاکیرەی تاکی زۆر کەم وەکو خەڵکیش بەرپرسیارنەوەی لایک و کۆمنتی بۆ دەکە اینجا ئەوەش لە ڕووی دەرونیەوە ینی خوێنەوەت بۆ ئەوانە چیانی ئەوانەی کە مۆدێ لە یاخودەوەی کە پەنا دەبێتە بەر ئەو سەرکێشیانە ینی چ کوڕ بێت چ کچ بێت باڵە کاک حەکیم کرانەوەی کۆمەڵگا بە ڕووی جیهانە بەوەی ئەم ئامێرانەوە بەوەی بوونی ئینتەرنێت واتە کورتکردنەوە و کەمکردنەوەی دنیا بۆ گوندێکی بچووک و بۆ ئەوی کە خەڵک ئاگای لە هەموو شتێک بەیەکەوە بەرپرسیارەتێکی گەورەیە بێ بەرپرسیارەتێکی کە ئەو کەسانی کە بەبێ ئاگایی ئەم ئیشە بکەن دواتر خۆیان دانی پیانن ینی وەک جەناب فەرمووت خۆیان کۆمەڵی خەڵکی ناوەڕۆک بۆشیان گەورە کرد دواتر قەدەغیان کردن و گرتیشان و تۆمەتەکانیشان گەورەن هەنێجار باسیش ناکرێ تۆمەتی لەوە گەورەتریژەیە بەکارهێنانی مادەی هۆشبەر و وەکو شەبەکە هەنێجار ئیشان کردو بۆ کۆمەڵێک دەستگا بۆ کۆمەڵێک شتی یعنی شتی وایان کردو بەڕاستی کە جێی شەرمە جێی ئەوە نییە کە لە میدیای ئەماوە بە فەرمی باسیکەین ئەوەش ناوەڕۆک بۆشی تاکەکان لەگەڵ مەشغوڵ نەبوون بە شتە گرنگەکانی ژیان یعنی کۆمەڵێک خەڵک بێ ئیش بێکار نازانێت چی بکە ئامێرێکی بەدەستەوەی ئینتەرنێتێکی هەیە خەریکی وەک جەناب فەرمووی لایک و کۆمنتە بۆ شتانە ئەوە مشاهدەیان زیاکە بینینیان زیاکە ئەبن بە کەسێک ئەبن بە ڕۆمۆدێلێک لە ناو خەڵکا لە کاتێکە خەڵکانی ترکە بە بەرپرسیارەتی و ئیشەکەن لە ناو کۆمەڵگایە و خەمی ئازارەکانی خەڵکیانە وا نابین دەنجوکە ئیشەکانیان نرخی نادرێتێ و بەڕاستیش بەشتی ترەوە مەشغوڵ بکرێن بە نەدانی موچەکانیان وەکو مامۆستا ئاماژەی پێکرد بە نەدانی دەرماڵەکانیان مەشغوڵەکرێن ئەوان خەریکی ئەوە بن خەڵکێکی ناوەڕۆک بۆشیش خەریکی خۆ گەورە سپاس دەکەم کاکتۆر ئەحمەد کاتمان زۆر کەمەوە بە سەبارەت بە چارەسەر بۆ کەمکردنەوەی ئەو دیاردە کۆمەڵایەتیان چارەسەرەکە چییە وەکو بەڕێز وتێ سەپەرۆدە ئیسلامی زۆر لاواز کراوە
ئەو کەناڵانەی کە لەلایەن دەسەڵات و کۆمەڵێک کەناڵ برەویان پێدرێت کە کللتوری نام و هاوردە دەکەن فەندی ڕێکخراوە نێو دوڵەتیەکانەوەی یاسای یاسە لە سەراسی پەرلەمان باری کەسێدی تون توژی خێزانی بە شێوەیە کەم وارکراوەتەوە کە لێدانە لە خێزان چی بە چارەسەر دەزانی بە کورتی بێ سوپاس دەکەم. بڵێ طبعاً یەکێک لەو چارەسەرانەی کە ئێستا باسمان کرد ئەوەیە گرنگیدان بە پەروەردە و لە ناویشانە پەروەردەی ئیسلامی زۆر زۆر گرنگە ئێمە گرنگی پێ بدەین چونکە یعنی ئیسلام وەکو دین وا لە تاکەکەی خۆی ئەکا کە پێوترێ موسڵمان جارێ پێش هەموو شتێ ڕقابەتی خوای پەروەردگار لە دڵیا ئەچێنێ بۆی پێویستی بە کامیرەی هیچ کەسێکی تر نەبێ ینی لە هەر شوێنێک بێ هەست بک کامیرەی خوایی بەسەرێوێتی و نەتوانێت هیچ تاوانێک ئەنجام بدا بۆ چون ینی ئەمە من پێم وایە ناجحترین و سەرکەوتوترین ڕێگەیە بۆی کە تاکێکی پێبگری بەوەی بەلاڕێیان نەڕوە. ئێمە کاتێک لە کۆمەلگەیەکە ئەژین بەهای خێزانی تیا کەمەکرێتەوە بە هەموو جۆرێک لە ڕۆڵی دایک و باوک ئەدرێت قسەیان نەمێنێت ڕۆڵ و کاریگەری خۆیان لە کۆمەلگەیان نەمێنێ ئەو دایک و باوکە دەرەچێت کە ئێساکە ئێمە هەندێک بەشێک لە کۆمەلگاکەی ئێمە دایک و باوکێک بوونیان هەیە کە پێیان ئاساییە مناڵەکانیان بەو جۆرە دەرەچێ دەرناچێت کەیفی خۆیانە ینی هیچ ڕایان ناچڵەچێنێ بەڕاستی کاتێک ئێمە وەکو باسم کرد بە موکەبەرە بانگەشەی بەڕەڵایی ئەکرێ لە کۆمەلگەیەکە کاتێک یعنی دەرگا ئەکرێتەوە بۆ هەموو ئەفعالێک بە ناوی ئازادیەوە ینی هیچ سنوورێک بۆ ئازادی نەمێنێتەوە ئەو کاتە تاکیشی ئابە و جۆرە دەرەچێت چ کچ بێ چ کوڕ بێ ئێمە ئەڵێن چارەسەر ئەوەیە لە پەروەردەوە لە بنەڕەتەوە دەست پێ بکرێ جارێ هیچ زەواجێک ڕوو نەدا بۆ پێویستەکە دادگا ئەم بابەتەیەک لای بکاتەوە لەسەروی ئەوەشەوە پەرلەمان یاسایەک دەرکا بەوەی کە هیچ مامۆسایەکی ئاینی عەقدی مارەبڕین نەکا و هیچ دادگایەک عەقدی مارەبڕین نەکە هەتاکو ئەم ژن و پیاوەی کە تازە ئەچنە ناو پرۆسەی هاوسەرگیریەوە یەکتر نەناسن و ڕۆڵی خۆیان نەزانن لە کۆمەلگەیە چییە و کاتێک مناڵ و نەوە ئەخەنەوە بزانن چۆن پەروەردەی ئەکەن ئەو جابێتە سەر ئەوەی کە لە بنەڕەتیەوە چۆن مادەی پەروەردەی ئیسلامی چۆن پەرە پێ بدەین و چۆن کەسانێکی بۆ دابنین بیڵێنەوە چونکە ئێستا بەڕاستی ئەمە جێداخام قسەیاکەم لە هەنێ شوێنە بۆ ئەوەی پەروەردەی ئیسلامی تیا سووک بکرێ مامۆساکەی سفورە پەروەردەی ئیسلامیە دایان ناوە بەڵام مامۆسایەکی سفوریان بۆ داناوە مامۆسایەکیان بۆ دانەوە نازانێت قورئان بخوێنێتەوە قەسەم بەخوا مامۆسای کاکەیی بۆ پەروەردەی ئیسلامی دانراوە ڕێزی زۆرم بۆ کاکەی هەیە من غەزورانم کاکەین زۆرم خۆشەوێن بەڵام کاتێک کە کەسێک بڕوای بە دینەکە نییە بڕوای بە منهەجەکە نییە چی ئەو مناڵە فێرکا بەڕاستی مامۆسای ئێزیدی دانراوە بۆ پەروەردەی ئیسلامی کاکە نازانێت حەدیث چییە نازانێت قورئان چییە نازانێت سیرەت چییە یعنی ئێمە هەموو شتەکان بە لنگا و قوچی تێگەیشتوین پێویستەکە هەموو بابەتی کاک حەکیم جەنابەت ناوت حەکیمە هەر وشەی حەکیم لە حکمەتەوە هاتووە حکمەت یعنی وضع الشيء في مكانه المحدد یعنی من ئەم شتە بۆ ئەو شوێنە دروست کراوە بۆ لە شوێنی خۆی دای بنێم خوای پەروەردگار ناوی حەکیمە بەڕاستی بۆ چونکە شتەکان لە شوێنی خۆی دائنێ ئێمە یعنی من هیوادارم وەکو کۆتایی شتەکان چارەسەرەکان بۆ دەردەکان دابنین و هەموو بابەتەکان لە شوێنی خۆیان دابنین بۆی کۆمەلگایەکی جوان و نمایشێکی یان دیمەنێکی جوان بە کۆمەلگەی نێودەوڵەتی بدەین بەڕاستی. سوپاس دەکەم کاکتۆر کاتم هەر زۆر کەمە خولەکیش بۆ جەناب لەسەر ڕۆڵ دایک باوک و چارەسەریش سوپاس دەکەم. وەڵای من هەر لە اختیباسن لە قسەکەی مامۆستاوە بەڕاستی ئەتوانین بڵێن هەنێ دایک و باوک و هەنێ مامۆستا و هەنێ کەس کە خۆی بە بەرپرسیارەتێکە زانێت لە پرۆسی پەروەردە خۆیان پێویستیان بە پەروەردەکردن هەیە جارێکی تر واتە کێشەکە قوڵە ئەوە نییە کە دایک و باوکی هەیە بەڕاستی نازانێت مناڵەکەی پەروەردەکە فێریەکە نازانێت پەروەردەیەکی جوانی بکات بە خێویەکە واتە نان و ئای بۆ دابینەکە جلوبەرجی بۆ کڕێوی نایرێتە مەکتەبیەتەوە مەشغوڵن بە مۆبایل منم کێشانە بینم ڕۆژانە کە مناڵ تووشی ترس بووە تووشی خەمۆکی بووە مناڵ لە تەمەنی 9 ساڵ و 10 ساڵ بیر لە کردەی خۆکوژیە کاتۆشتی سیر لەبەر دایک و باوکەکە مەشغوڵە کات نایە بە پەروەردەکردنی خێزانی بەسەربردنی کات لەگەڵ مناڵەکان چوونە دەرەوەی خێزانی دانیشتنی خێزانی نان خواردنی خێزانی ئەمانە بەڕاستی گرفتی گەورن
واتە ئەمانە خۆیان پێویستیان بە جارێکی تر پەروەردەکردن هەیە لەگەڵەوەی کەم قەت ڕەشبینیش نیم کۆمەڵگەی کوردی نمونەی زۆر جوانیشی تیا لەو مناڵی کە باسمان کرد لەو قوتابخانانی کە لە دەروی شارەکان هەیە و بە محتەشەمی و زۆر بە جوانی کوڕ و کچیش ئەخوێنن تایە و زۆر بە جوانیش پەروەردە ئەبن و بەڕاستی نمونەی گەورەش هەیە بەڕاستی هەڕەشەشەیە کە نابێت هەڕەشەکە کێشەکەوێ کاک حەکیم بەرنامە بۆ ڕێژراوە و وەکو مامەسا فەرمووی ڕۆڵی ئاین کەمەکرێتەوە پەروەردەی ئاینی کەمەکرێتەوە دەستگاکانی کە خەمیانەکە خەمی ئەو کۆمەلگای بخۆن چونکە تۆ پیرۆزیەکانی خەڵک لە ناوە بێ کە خێزانە کە ئاینەکە ئەو پەروەردە جوانی لەسەری ئامانجی سیاسی گومانم نییە کە ئەمانە بەدەست ئیشی بۆکرێت. سپاس دەکەم زۆر سپاس بۆ ڕێزان دکتۆر ڕێبوار غەریب هەروە دکتۆر ئەحمەد کەرکووکی سپاس بۆ بینەرانی بڕێز سپاس بۆ هاوکارانم خواتان لەگەڵ.